بە نوێنەرایەتی سەرجەم خاوەن بڕوانامە باڵاکانی ماستەر و دکتۆرای دانەمەزراو لە هەرێمی کوردستاندا داواکاریمان بۆ ئەنجومەنی وەزیران و وەزارەتی خوێندنی باڵای هەرێمی کوردستان ئەوەیە کە بەپێی یاسای ژمارە 59 ساڵی 2007 حکوومەتی ناوەندی و ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە ماف دراوە بە هەموو خاوەن بڕوانامە باڵاکان بۆ دامەزراندنیان لە کاتێکدا ئێمە ژمارەمان بە نزیکەی 500 کەس دەبێت بەڵام تا ئەو ساتە وەختەلی بێبەش کراوین و دانەمەزرێنراوین لە هەمان کاتدا حکوومەتی هەرێمی کوردستان بە پشتبەستن بە هەمان بڕیاری ساڵی 2007 عێراق و بڕیاری ژمارە 170 ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان داوای کردووە ئەنجومەنی ڕاژەی هەرێم لەگەڵ وەزارەتی دارایی عێراق کۆ ببێتەوە سەبارەت بە دامەزراندنی خاوەن بڕوانامە باڵەکان و سەیەکەمەکان لە هەرێمی کوردستاندا بەڵام دوای تێپەڕبوونی 2 ساڵ بەسەر ئەم بڕیارەدا هێشتا هیچ هەنگاوێکی لێپرسراوانە و کردداری لەلایەن ئەنجومەنی وەزیران و وەزارەتی خوێندنی باڵای هەرێمی کوردستانەوە نەنراوە بۆ ئەم مەبەستە ئێمە جەخت دەکەینەوە لەسەر چەند خاڵێک بۆ جێبەجێکردنی یەکەم ڕەخساندنی دامەزراندن بۆ هەموو هەڵگیرانی بڕوانامە باڵەکان بەبێ جیاوازیکردن دووهەم گرتنەبەری نەخشە ڕێگا و میکانیزمی ئاشکرا و شەفاف بۆ چۆنیەتی وەرگرتن و دامەزراندنمان سێهەم ئەنجامدانی بایۆمەتری بۆ هەموو هەڵگیرانی بڕوانامە باڵەکان هەر بۆیە بە پشتبەستن بەم یاسایانە داواکارین پێش بەسەندکردنی بودجەی ساڵی 2005 ئەنجومەنی نوێنەرانی عێراق جەخت بکرێتەوە لەسەر ئەنجامدانی هەنگاوی جددی بە مەبەستی دامەزراندنمان